سلااوڕێز باخێربەی بۆوانەی بیرکاری پۆلی شەشەمەی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕە چاردە. چینە لاپەڕە چاردە ئەژمێرکردنی هزری گەیشتمە پرسیاری ژمارە 34. پرسیاری 32 کۆبکەوە لەگەڵ 36 زۆر ئاسانە. 2 لەگەڵ 6 دەکا 8، 3 لەگەڵ 3 دەکا 6، واتە دەکاتە 68. ئەگەر بتەوێت لە جیاتی دانان بەکاربێنی 32 لێکەمکەوە دەبی بە 30، 36 2 لۆ زیادکە لە جیاتی دانان دەبی بە 38، کۆیان بکەوە دەبیتە 68. بەڵام پێویست ناکە. ئێستا بچینە لای پرسیاری 35. پرسیاری 35ش زۆر ئاسانە. 19 لەگەڵ 26، ئەو 19 یەکی لۆ زیادکە لە جیاتی دانان بیکە 20، ئەو 26ش یەکی لێکم کە بیکە 25، کۆیان بکەوە دەبیتە 45. ئەوەش زۆر ئاسان بوو. پرسیاری 36 4 جاران 6 جاران 50 بزانین ئەوە کووە. پرسیاری 36 4 جاران 6 جاران 50 لێرانە بە سیفەتی یەکتربەستن. لێرە کەوانە کەمدانە لەمابەین لە دەوری 6 و 50، 6 لەگەڵ 50 یەکەم جار ئەوان جاران دەکەم ئەو چارەی هەر وەکو خۆی دەین مەخوارێ. 6 جاران 5 دەکا 30، کەواتە سفرەکەش دێتە خوارێ دەکاتە 300. ئێستا 4 جاران 3 دەکا 12، 2 سفرەکەش دێتە خوارێ. زۆر ئاسانە. بەهۆی بە یەکتر بەستن یەکەم جار ئەو دووەی جاران دەکەین. گەڕێمەوە لای پرسیارەکان. پرسیاری 36 تەواو بوو. 37. پرسیاری 37 25 جاران 30 جاران 2. لێرە دەتوانم ئاڵوگۆڕ دروستکەم، واتە ئەو دووەی بینمە جێی 30، ئەو سیەی ببەمە جێی دووەکەی، واتە بنووسم 25 جاران 2 بێتە ئێرە، ئەوجا بە سیفەتی یەکتر بەستن، ئەوجا جارانی 30 ئاوا ئەو سیەی لێرە. 25 جاران 2 زۆر ئاسانە دەکا 50، پاشان جارانی 30 ئەویش زۆر ئاسانە. ئێستا 2 سفرەکە دێتە خوارێ. 5 جاران 3 دەکا 15، کەواتە ژمارەکە دەکاتە 1500. ئەوەش زۆر ئاسان بوو. تەنیا سیفەتی ئاڵوگۆڕ دووەکەی بینە جێی 30، سیەکەی ببە جێی 2، پاشان 25 لەگەڵ 2 لێک بدە، ئەوجا پاشان لەگەڵ سیەکەی. دێمە لای پرسیاری ژمارە 38. 172 دابەش 4. 172 دابەش 4 لێرە دەبی 172ەکەی ببەشمەوە بکەمە 2 ژمارە. هەردوو ژمارە دەبی دابەش بکرێن بەسەر 4. ئەو ژمارانەی دابەش دەکرێن بەسەر 4 دەبی بیان ناسی خوێندکاری ژیر. 4 8 12 16 20 24 28 32 36 40 44 48 و هەتا دوایی. ئەمە کردیتمە 16 و 12 لێرە کە 16 دابەش دەکەم بەسەر 4 چاری تێدایە، ئەو سفرە هیچ نییە دێتە خوارێ. 12 دابەش 4 دەکا 3. ئێستا سەرجەمی 3 و 4 زۆر ئاسانە دەکاتە 43.
کەواتە ئەنجامی دابەشە کە کردێت 43. بگەڕێمەوە پرسیاری 39. پرسیاری 39 هەست دەکەم ئاسانە. 1526 کەم 498 ئەو 498ەی دەکەمە 500. بەلە جیاتی دانان دوو ژمارە زیاد دەکەم، لێرەش دوو ژمارە زیاد دەکەم چونکە کەمە، کە کەم هەبوو لە مابەینیان لە هەردوو لا زیاد دەکەم یان لە هەردوو لا کەم دەکەم. ئەو ژمارە یەکەم دەبیتە 1528. 1528. ژمارەی دووەم دەبیتە 500. 500 کە لێکیان دەردەکەم چ دەمینێتەوە؟ 8 سفر لێ بڕوا 8، 2 سفر لێ بڕوا 2، 5 5 لێ بڕوا 0، یەکەکەش دێتە خوارێ دەبیتە 1028. ئەوەش زۆر ئاسان بوو. پرسیاری ژمارە 40. 40 جاران 15 جاران 2. لێرە ئاڵوگۆڕ پێی ناوێ ئاڵوگۆڕ بکەم، تەنیا لە یەکتر بەستن. یەکەم جار چلەکەی دەینمە خوارێ، جارانی 15 جاران 2 بە یەکتر بەستن دەکاتە 30. ئەوجا ئێستا 40 جاران 30 زۆر ئاسانە، دەکاتە 2 سفرەکە دێتە خوارێ، 4 جاران 3 دەکات 12 دەکاتە 1200. ئەوەش زۆر ئاسان بوو. دێمە لای ژمارە 41 کە هەست دەکەم تۆزێک سەختە. 41 4 جاران 33 کۆ 4 جاران 7. 4 لێرە هەیە، 4 لێرەش هەیە، جاران لێرە هەیە، جاران لێرە هەیە، کەواتە کۆش لێرە هەیە. دەتوانم یەک جار 4 بنووسم، جارانی ئەو دوو ژمارەی کۆ بکەمەوە لەگەڵ یەک. دەبی زۆر زۆر سەرنجڕاکێش بم لە کاتی کە 3 و 7 هەیە یان ئەو ژمارانە هەیە لەگەڵ یەک، چونکە ئەوانە دەکەنە 10. 1 و 9 2 و 8 3 و 7 4 و 6 و 5 و 5. زۆر دەبی ئاگام لێبی ئەو ژمارانە کە هەبن سەرنجم ڕابکێشن. لێرە 3 و 7 دەبیتە 10 لەگەڵ 30 دەبیتە 40 دەکاتە 40 یەکسانە بە 40. ئەوجا ئێستا 4 جاران 40 زۆر ئاسانە. 4 جاران 4 16 سفرەکەش دێتە خوارێ. چملای پرسیاری 42. پرسیاری 42 42 ئەویش هەر لەو بابەتەیە، با بزانین کو. 42 6 جاران 24 کۆ 6 جاران 6. لێرە 6 هەیە، لێرەش 6 هەیە، یەک شەشی دەنووسم، جارانی دەکەم 24 و 6 کۆ دەکەمەوە. دیسان لێرە 4 و 6 دەکاتە 10، 20 هەیە دەبی بە 30. ئێستا زۆر ئاسانە. 6 کەڕەتی 30 یان 6 جاران 3 18 سفرەکەش دێتە خوارێ. لای پرسیاری 43. پرسیاری 43 192 دابەش پیتی ن ئەگەر ن بکاتە 3، واتە ئەو نەئەی لابە لێرە لە جیاتی 3 دانێ. 192 دابەشی 3 بکە. 192 دابەشی 3 لێرە دەبی ئەو 192ی ببەشمەوە، واتە ئەو ژمارانە کە بەسەر 3 دابەش دەبن چنە، دەبی ئەوانە لێرە دانێم. 6 یان 9 یان 15 12 18 21
24 27 33 36 39 42 45 ئەو ژمارانە دەبی لێرە دانێم لە کاتی بەشینەوە. لێرە ئەمن 18 و 12 دانایە کە هەردووچیان بەسەر 3 دابەش دەبن. 180 دابەش 3 12 دابەش 3 18 دابەش 3 6 سفرەکەش دێتە خوارێ 12 دابەش 3 4. ئێستا 4 و 6 کۆ دەکەمەوە زۆر ئاسانە دەکاتە 64 واتە کردیا 64. چمە لای پرسیاری 44 5 جاران 9 جاران پیتی س ئەگەر س کە س دەکاتە 8 واتە ئەو پیتەی لێرە لا دەبەم لە جیاتی 8 دادەنێم. پێنج جاران 9 جاران 8 لێرانە ئەمن ئاڵ و گۆڕم کردیا جێی 8 و جێی 9 گۆڕیتم 8ەکەم هینایتە نزیک ئەو 5 بە یەکتر بەستن بە 5 9یەکەی جارێ دەست کاری ناکەم 5 جاران 8 دەکات 40 ئەو جە پاشان دەڵێم 4 جاران 9 دەکا 36 سفرەکە دێتە خوارێ. زۆر زۆر ئاسانە لێکدانی ئەو چەشنە لێکدانە بەهۆی ئاڵ و گۆڕ و بە یەکتر بەستن. 44 ئێستا دەچمە لای پرسیاری 45 پیتی ب دابەش 12 کە پیتی ب دەکاتە 624 واتە 624 دابەش 12 624 دابەش 12. ئەو ژمارانەی بەسەر 12 دابەش دەبن کامانن 12 24 36 48 60 72 84 96 108 و 120. ئەمە لێرە کامان بەکارهێنایە 60 و 24م بەکارهێنایە 24 لەگەڵ 60 هەردووچیان بەسەر 12 دابەش دەبن واتە ئەو 624م بەش کردیە بەشینەوە کردیتمە 24 لەگەڵ 600. ئێستا یەکەم جار 24 دابەش 12 دەکەم دوای 600 دابەش 12 دەکەم بێگومان هیچ جیاوازی نییە ئەگەر 600ەکە لێرە بنووسم 24 لێرە بنووسم هیچ فەرقی نییە هیچ جیاوازی نییە. ئێستا 24 دابەش 12 دەکات 2 60 دابەش 12 دەکا 5 وا بزانم ئەوە تۆزێک سەختە بتوانی بزانی 60 دابەش 12 دەکات چەند بەڵام ئەمن ڕێی دیکەم نەدیتەوە لێرانە لێرە تەنیا توانیم ئاوا بکەم ڕەنگە ڕێی دیکەش هەبا بەس ئەمن ئەو ڕێگایم گرتە بەر. ئێستا 2 کۆ دەکەمەوە لەگەڵ 5 زۆر ئاسانە دەکاتە 52 52 624 دابەش 12. وابزانم کاتم نەما دەبی لێرە بێمە کۆتایی ئەو وانەیە هەتاوانەی داهات و هەر شاد و خۆش بی.